ئەوەی کە ئەمڕۆ پیشانی بەڕێستانمان نا 4 تۆمەتبارن کە سەرۆکی باندەکەشی تایە، باندێکی ترسناک کە بەڵگەنامەی ساختە و فرۆشتنی گورچیلەکان کە لە کەسێکیان کڕیوە بە 10 ملیۆن 7 ملیۆنیان لە کەسەکەی تر وەرگرتووە، چەند حاڵەتێکی تری وایان کردووە بەسەر پەرشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی 7/9 ئەم 4 تۆمەتبارەش لە ناو شاری سلێمانیان دەستگیران کە سەرجەمیان 7 تۆمەتبارن، 4 لەوانە عەرەبن و سییانیان کوردن. لە ئێستادا لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوامە و هەموو بەڵگەنامە ساختە و پێناسەکانیان لە لای پۆلیسە کە ناوی خۆیان گۆڕیوە و ناوی ئەو قوربانیانیان گۆڕیوە کە بۆی کەشف نەمن کە ئەمانە چێن. بە کۆی گشتی بۆ مانگی 8 2019 بە پێی ئامارەکانی پۆلیس کام ئامارە بەشی قەزاکانیشی تایە، واتە بەشەکانی چەمچەماڵ و دوکان و دەربەندیخان و شوێنەکانی تریشی تایە، 914 تۆمەتبار دەستگیرکراون و دراونەتە دادگا و بە بڕیاری دادوەر بەندکراون بە پێی مادەکانی 406 405 405 406 31 2 مۆبایل و 21 لە یاسای چەک کە هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە. ڕێژەکان بەرزە بەڵام لە کوشتنا بەرز نییە، لە خراپبەکرانینی ئامێرەکانی پەیوەندیا بەرزە، لە هەڵگرتنی چەکی بێمۆڵەتا بەرزە. لە حاڵەتەکانی کوشتنا ئەم 1-2 مانگی کە ڕۆشتووە سلێمانی ئەتوانم بڵێم لە چاو مانگەکانی ساڵی پێشوە زۆر ڕێژەی کوشتن تایە دابەزیوە.